بەمەبەستی خزمەتکردنی زیاتری گەنجانی وەرزشکار کەرتی خوێندکاران و وەرزشکارانی ناوەندی ڕێکخستنی سەرکەبکان دۆڵێ بەردەوامە لە چالاکیە وەرزشیەکانی و لە هەنگاوێکی تریشدا. کەرتی خوێندکاران و وەرزشکارانی ناوەندی ڕێکخستنی سەرکەبکان دۆڵێ خولێکی تۆپی بۆ 32 تیپی وەرزشی سنووری نەحەی سەرکەبکان ئەنجامدا و لە یاریەکەمی خولەکەشدا هەردوو تیپی وەرزشی ڕووناکی و تیپی وەرزشی کۆمار ڕوبەڕووی یەکتر بوونەوە. ئێمە وەکو کەرتی وەرزشکار و خوێندکارانی ناوەندی ڕێکخستنی سەرکەبکان و دۆڵێ بە هەماهەنگی لیوای 138 ڕاپەڕین هەستاین بەکردنەوەی خولێکی وەرزشی بۆ 32 تیپی وەرزشی سنوورەکەمان. یاریەکان بە شێوازی زەوجی بەڕێوە دەچێت بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی لیوای 138 ڕاپەڕین و دەستخۆشی لە لیژنە تیپ ملیەکانی سەرکەبکان و ناوەندی وەرزش لاوانی ڕانیە و بەڕێز کاک نەهرۆ مدیری نەحەی سەرکەبکان دەکەم. ئێمە ئەو خولەمان کردوتەوە بۆ بەرەو پێشبردننی وەرزش لە سنوورەکەماندا و ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدانی لیوای 138 ڕاپەڕین. ماوەیەکی دوورە وەرزشکاران لە خول و چالاشیەکان دواکەوتن، بەڵام مامەسا هادی بە خۆشبەختانەوە جارێکی تر توانی دڵی گەنجەکانی خۆش بکاتەوە ئەویش بەکردنەوەی خولێک خۆبەخشانە لەلایەن بەڕێزیانەوە کە خولەکە بە شێوازی زەوجی بەڕێوە دەچێت. ئێمە بەناوی گشت وەرزشکاران و دەستخۆشیەکی تەواوی لێ دەکەین. هەردوو تیپی وەرزشی کۆمار و ڕووناکی کە یەکەم یاری خولەکەیان ئەنجامدا توانیان ئاسێکی جوانی وەرزشی پیشان بدەن و لە کۆتاییشدا یاریزانانی تیپی وەرزشی ڕووناکی توانیان بە گۆڵێکی بێبەرامبەر لە یەکەم یاری خولەکەدا سەرکەوتن بەسەر تیپی وەرزشی کۆماردا تۆمار بکەن و واش بڕیار ڕەشەوانە یاریەکانی تری خولەکە بەڕێوە بزن و لە کۆتایی خولەکەشدا لە ڕێوڕسمێکی تایبەتدا خەڵات و دیاری تایبەت دەبەخشرێ بە یاریزانان و پاڵەوانی خولەکە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ناحیەی سەرکەبکان.